لە ئەتوانین بڵین کەشهەوایەکە دەژین کە هەر چوار وەرزەکە دەبینین بە درێژایی ساڵ و دوو وەرزمان هەیە یان ئەتوانین بڵین زۆر لە وەرزەکان گۆڕانکاری کەشهەوا زۆر بە بەرچاوی ڕوودەدات و کاریگەری لەسەر جەستەمان دروستەکە بۆ زستانێکی زۆر ساردمان هەیە کە خەممانەوەی کە پەتا بڵاو بێت و تووشی جۆرێک نەخۆشیە بین و گەرمایەکی زۆر بەتینیشمان هەیە لە ڕۆژانی هاوین کە ئێستا لەوە نزیکە بینەوە و ڕەنگە جەستەمان پێی کاریگەر بێ و تووشی جۆرێک لە نیشانەکانی گەرما بینەوە هەندێک کەسمان هەیە بە گەرما زۆر کاریگەرە بن و ڕەنگە ئەگەر کەسێک خۆی نەخۆش بێ زیاتر بەرکەوتەی گەرما کاریگەری تێبکە بزانین ئەو کێشانە چین کە لە ڕێگەی گرماوە بۆ جستەمان دروستە بێ و چۆن جسمی ئێمە توانین بڵین جستەمان مامەڵە لەگەڵ گەرمادا دەکا و ئەو ڕێنمایە گرنگانە چین بۆ خۆپارێزی لە گەرما هەندێک کەسمان هەیە گەرما ئەی بایان تووشی جۆرێک لە نیشانە و سەر ئێرشە و دڵتێک هەڵاتن وانە دەبێت بگومان ئەمە باس دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر دلێر گەڵاڵی پسپۆری کارەندامزانی کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە کاک دکتۆر سڵای خواد لێ بێم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان بۆ پرسیارە دەست پێ بکەم کە ئایا لەشی ئێمە لەگەڵ گەرمادا چۆن کار دەکات و چۆن کاردانەوە ئێبێ فەرموو. سلااو لە ئێوە و لە تەواوی بینەرانی کەناڵی پەیام. بێگومان گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر جەستەی مرۆڤ دەبێت. ئەو گۆڕانکاریە چ پلەی گەرمی بەرزبی یاخود پلەی گەرمی نزمبی. ئەوەی کە ئێمە ئێستا باسی دەکەین پلەی گەرم بەرزبوونەوەیە. ئەگەر سەرەتا باسی مرۆڤ بکەین، مرۆڤ لەو جۆرە بوونەوەرانە دادەندرێت کە پلەی گەرمی جەستەی یاخود پلەی گەرمی ناوەی جەستەی جێگیرە کە پێ دەگوترێت هۆمۆفێرمەل ئۆرگانیزم. ئەوانەی کە پلەی گەرمیان جێگیرە دەبی بە پێی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەو پلەی گەرمی هەبە جێگیری بمینێتەوە. ئەگەر لە دەوروبەر پلەی گەرمی بەرز بێتەوە یاخود نزم بێتەوە، پلەی گەرمی ناوەی جەستە هەر لە ڕێژەیەکی دیاریکراو یاخود لە ژمارەیەکی دیاریکراو دەبێنێتەوە کە بریتە لە 37 پلەی سیلیزی. بەڵام ئێمە ئێستا کە پلەی گەرمی بەرز دەبێتەوە ئەو گۆڕانکاریانەی کە لە ناو جەستەدا ڕوو دەدەن جیاوازە وەک لەوەی کە پلەی گەرمی نزم دەبێتەوە. لە کەشی گەرمدا پلەی گەرمی جەستە مەیلی بەرزبوونەوەی هەیە بە پێی گۆڕانکاریەکانی کەشوهەوا، بەڵام لە ناو جەستە خوای گەورە چەند کۆئەندامێکی دروست کردووەکە وا دەکاتن ئەو پلەی گەرمیە بە جێگیری بمێنێتەوە. چەند ئەندامێکمان هەیە یاخود چەند کۆئەندامێکمان هەیە کە یارمەتی جێگیری پلەی گەرمی جەستەی مرۆڤ دەدەن، بریتین لە بۆ نمونە کۆئەندامی یاخود پێست وەکو ئۆرگانێک بەهۆی ئارەقەکردنەوە. هەروەها کۆئەندامی سوورانمان هەیە بەهۆی گەیاندنی ئەو گەرمیەی کە لە ناوەی جەستە هەیە بۆ ڕووکەشی جەستە تاوەکو بە شێوەیەکی گونجاو لە شێوەی هەڵم یاخود لە شێوەی ئارەقەکردن ون بێتن و بە ئەوی پلەی گەرمی جەستە بە جێگیری بمینێتەوە. زۆر باشە. سەبارەت بە چالاکی خوێن و دڵ گەرما تا چەند کاریگەری یاخود پستانە خاتە سەر دڵ و کاریگەریەکانی چین؟ بورە پرسیارەکەت ئەگەر دووارەکەی زەحمە نەبی. پرسیارەکەم لەسەر کاریگەری گەرما بوو لەسەر کۆندامی سوورانەوەی خوێن و نەخۆشیەکانی دڵ و دڵ بە تایبەتی تر ئایا پستان دروستەکە لەسەر ئەو بەشەی جەستە؟ بەڵێ بێگومان بەرز بوونەوەی پلەی گەرمی کار دەکاتە سەر هەموو ئەو کۆئەندامانەی کە لە ناو جەستەدا هەن، بەڵام هەر کۆئەندامێک وەکو باسمان کرد خوای گەورەوای دروست کردووە کە بتوانێت بەرگەی ئەو گۆڕانکاریانە بگرێتن. ئەگەر بە نمونە باسی کۆئەندامی سووران بکەین کە پێکهاتەی سەرەکیەکەی بریتە لە دڵ، خوێن، بۆڕیەکانی خوێن، لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرما لەبەر ئەوەی خوێن بڕێکی زۆری ئاوە نزیکەی 90 یاخود زیاتری ئاوە، لێ ئەو ئاوە بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی لە ڕێی ئارەقەکردنەوە ون دەبێتن، واختە ڕێژەی شلە لە جەستەدا کەم دەکاتەوە. هەر کاتێک ڕێژەی شلە لە جەستەکەم بۆ خوێن سڕ دەبێتەوە کە خوێن سڕ بووە کاری دڵ قورس دەکاتن بۆ پاڵپەیوەنانی خوێن، چونکە فەرمانی سەرەکی دڵ بریتە لە پاڵپەیوەنانی خوێن بۆ ئەوی بە هەموو ئەندامەکانی جەستەدا بسوڕێتەوە. هەر کاتێک ئەو خوێنە سڕ بووە دڵ هیلاکتر دەبێتن،
دڵ هیلاکتر دەبێتن لۆیە کاری دڵ دەتوانی برێن قورس دەبێتن لەو حالەتەدا پێویستە لە کاتی گۆڕانکاری کەشوهاوە کە پلەی گەرمی بەرز دەبێتەوە گرنگی زۆر بە ئاو خواردنەوە یاخود شلەمەنیەکان بدرێتن بۆ ئەوەی پارێزگاری لە ڕێژەی ئەو ئاوەی کە لە جەستەدا ون دەبێت بکاتن تاوەکو ئەو کەسە تووشی وشکبوونەوە نەبێتن. کاک دۆر لای خۆمان کاتێک کەسێک تووشی گەرمایەکی زۆرە بێڵە گەرما لێیاوە یان گەرما کاریگەری کردوتە سەری ئەمە چۆنە ئایا هیچ نیشانەیەکی هەیە؟ بەڵێ ئەمە لە زاراوی پزیشکی دوو زاراوەمان هەیە لە زاراوی پزیشکی یاخود تەندروستی هیت ئیگزۆست شەکەتی یاخود گەرمابردن لەگەڵ سنبێرن خۆرسوتاندن یاخود کەسێک بەهۆی تیشتی خۆرەوە زۆر لەبەر خۆر دەمێنێتەوە دەستێتن ئەو پێستی یاخود کاریگەر دەبێتن ئەو دوو زاراوەیە دوو زاراوەن تایبەتن بە گۆڕانکاری لە بەرزبوونەوەی پلەی گەرمی یەکێکیان کە ئەوەی یەکەم باسمان کرد هیت ئیگزۆز یاخود شەکەتی بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی ڕوودەداتن کاتێک کەسێک بۆ نمونە لە شوێنێکی داخراو هەوا گۆرچەی باش نییە شوێنەکە گەرمیشە بۆ نمونە لە ناو باڵەخانەیە کار دەکات یاخود لە بەشی ژێرەوەی ژێرزەمین و سەردابی باڵەخانەیە کار دەکاتن کاتێک کە ئەو شوێنە گەرمە ئەو کەسە ئارەقەکی زۆر دەکاتن هەرچەندە تیشتی خۆری لێ نییە بەڵام ئارەقەکی زۆر دەکاتن کە ئەو ئارەقەکردنەوە دەکاتن شلەیەکی زۆر لە جەستەی ون بێتن کە تووشی وشکبوونەوەی دەکاتن ئەمەش لە وشکبوونەوە سێ حالەتمان هەیە وشکبوونەوەی سووک و مامناوەند و زۆر تند کاتێک کە کەسێکە دەگاتە وشکبوونەوەی زۆر تند لەوانەیە تووشی بورانەوە بێتن لەوانەیە تووشی ژانە سەر و سەرسوڕان دەبێتن بەڵام ئەوەی تریان جیاوازەکە بەهۆی تیشتی خۆرەوە توش دەبێتن پێ دەگوترێت سنبێرن یاخود خۆرسوتاندن ئەوەیان بەهۆی تیشتی ڕاستەوخۆی خۆرەوە بەهۆی بەرکەوتنی بەجەستا ڕوودەداتن کەسێک بۆ ماوەیەکی درێژخایەن بەهۆی بۆ نمونە کەسێک کرێکاری دەکات یاخود بەهۆی ئەوەی ڕۆژانەی کاری ڕۆژانی چالاکی ڕۆژانەی بە شێوەیەکی زۆر درێژخایەن لەبەر هەتاو دەمینێتەوە ئەو تیشتی خۆرە کاریگەر دەبێتن لەسەری کەوا دەکاتن پێستەکەی بسووتێتن بێگومان سەرەتا ڕێژەیەکی زۆر لە شلەی جەستەون دەکاتن پلەی گەرمی جەستەی بەرز دەبێتەوە وا دەکاتن ئەو کەسە تووشی ئەو حالەتە بێتن کە پێی دەگوتێ خۆر سوتاندن ئەوەشمان لە بیر نەچێت کە تیشتی خۆر دەتوانین دابەشی بکەین بۆ سێ جۆر یاخود سێ بەش ئەو بەشەیە کە ئێمە دەیبینین پێی دەگوترێت تیشتی بیندراو تیشکەشمان هەیە پێی دەگوترێت IR یاخود ئینفراڕێت کە تیشتی ژێر سوورە ئەو تیشکە نابیندرێ بەڵام ئەو گەرمێکە هەستی پێ دەکەین بەهۆی ئەو تیشکەوەیە تیشکێکی تریشمانێ پێ دەگوترێت UV یاخود ئەلتراڤایۆلێت تیشتی سەرو بەنەوشەی یاخود سەرو بەنەوشەی ئەو تیشکەش نابیندرێت بەڵام مەترسی ئەو تیشکە لەسەر جەستە ئەوەیە کە تووشی سوستان یاخود تووشی شێرپەنجەی پێست دەکاتن هەرچەندە ئەو تیشک خۆرە سوودی هەیە بۆ دروستبوونی ڤیتامین دی بۆ جەستەی مرۆڤ بەڵام لە هەمان کاتیشدا زیانیشی هەیە ئەگەر کەسەکە بۆ ماوەیەکی درێژخایەن لەبەر هەتاو بمینێتەوە ئەوەشمان بیر نەچێتن کە بەرگە هەوای زەوی وا دەکاتن ڕێژەیەکی کەم لەو تیشکی سەرو بەنەوشەیە بگاتە جەستەمان بۆ ئەوی مەترسیەکانی کەم بێتەوە. کاک دکتۆر باست لە شلەمەنیەکان کرد لە وەرزی گەرمادا بۆی ئاڕکردنەوەیەکی زۆر لەوانەیە ینی شلەی ناولەش بەجۆ لە جۆرەکان ناوی لەش کەم بکاتەوە دەبێت چی بکرێت لە کاتی گەرمادا کاتێکە کەسێک ئاڕقێکی زۆرە کاتەوە ئەمە تا چەند کاریگەری بێت لەسەر گورچیلە لەسەر نەخۆشی دیکە؟ بەڵێ هەروەکو باسمان کرد کە پلەی گەرمی جەستە بەرز دەبێتەوە شلەیەکی زۆر لە جەستەون دەبێتن بۆ قەرەبۆکردنی ئەو شلەیە کە لە جەستەون دەبێتن پێویستە ئەو کەسە ڕۆژانە بڕێکی دیاری کراو یاخود دەتوانین برین زیاتر بەراورد بە ڕۆژانی فێنک و ڕۆژە ساردەکان ڕێژەیەکی زیاتر لە شلەمەنیەکان بخواتەوە شلەمەنیەکانیش هەر مەبەستمان ئاو خواردنەوە نییە لە ڕێی شەربەت بی ماستا و بی تەنانەت میوە و خواردنە شلەکانیش بیتن ئەوانش کە ڕێژەیەکی زۆر لە شلەمەنیان تێدایە دەبی بخورێتن هەتاوەکو قەرەبۆ بکرێتنەوە بۆ پاراستنی جەستا
وەکو گورچیلە ئەگەر باسی بکەین ئەو گورچیلەیە کە فەرمانی سەرەکی پاڵاوتنی خوێنە. ئەمە لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد کە ڕێژەیەکی زۆر لە جەستەون دەبێتن خوێن سڕ دەبێتەوە کە خوێن سڕ بۆەوە لە حالەتەکی تر کاری گورچیلەش قورس دەبێتن چونکە کاری گورچیلە پاڵاوتنی خوێنە لابردنی مادە زیان بەخشەکانی ناو خوێنە. ئەگەر ئەو خوێنت زۆر سڕ بێتن بێگومان کاری گورچیلەش قورس دەکاتن کار دەکاتە سەر فەرمانەکانی گورچیلە. کاکتۆر هەر لە شلەمەنیەکانە هەندێک کەس هەیە قاوایان چا ئەخواتەوە ئەمە کاریگەری هەیە لە سەرگەرمایان باشترە لە کاتی گەرمە خۆمانی لێ بەدوورکەین. بەڵێ شلەمەنیەکان دەتوانین برین زۆریان زۆرە ئەوانەی کە هەندێک بێزگە لە ئاو مادەی تریان تێدایە وەکو شەربەت وەکو چای وەکو قاوە ئەو شتانە بێگومان کاریگەری خۆی دەبێتن لەسەر دەردانی شلە لە جەستە لە لایەکی ترەوە. چۆن کاتێک کە چای یاخود قاوە بە ڕێژەیەکی زۆر دەخورێتەوە بێگومان چای یان قاوە زۆر کەسێ شەکری تێدەکا هەرێ بێ شەکر دەخوا بەڵام زۆر کەسێ شەکری تێدەکا. چوونی ئەو ڕێژە زۆرە شەکرێ بۆ ناو جەستەی مرۆڤ وا دەکاتن کە دیاردەیەک زیاد بک لە ناو خوێن یاخود لە ناو جەستا کە پێی لە زاراوی زانستی پێی دەگوترێت ئۆزمۆلاریتی. هەر کاتێک ڕێژەی ئۆزمۆلاریتی بەرز بووە وا دەکاتن یاخود زیادبوونی خوێ کانزاییەکان و ئایۆناتەکان هەر کاتێک ڕێژەی ئەو خوێ کانزاییانە ئەو ئایۆنەتانە لە ناو جەستە بەرز بووە وا دەکاتن ئاوی ناوخانەکان ڕابچێشی بۆ ئەوەی لە ڕێی گورچیلەوە فڕێ بدرێتە دەرەوە. بە شێوەیەکی تر دەتوانین بڵین ئەوانەی کە چای قاوە یاخود هەر شلەمەنیەکی تر دەخۆنەوە ڕێژەی میسکردنیان زیاد دەبێت کە ئەمەش ڕێگایەکی ترە بۆ ونبوونی شلەی جەستە واتە ئەوەش هۆکارێکە بۆ وشکبوونەوەی جەستە یاخود ئەو شلەمەنیانەی کە ڕێژەی کافاینی زۆریان تێدایە ئەوانە هەمووی وا دەکاتن کە شلەمەنیەکی زۆر لە جەستە ون بێتن. بۆیە وەکو خۆپارێزی لۆ ئەو حالەتانە پێویستە ئەو کەسانە ڕۆژانە ڕێژەیەکی یان بڕێکی دیاریکرا و لە شلەمەنیەکان بخۆنەوە. هەروەکو زانراویشەکە مرۆڤ ڕۆژانە پێویستی بە زیاتر لە 2 لیتر تاوەکو نزیکەی 3 لیتر خواردنەوەی ئاو هەیە. ئەم ڕێژەیەش لە بەرچی دیاریکراوە چونکە ڕۆژانە جەستە بە شێوەیەکی ئاسایی نزیکەی 2 لیتر و نیو ئاو بە شێوەی هەڵم یاخود بە شێوەی ئارەقکردن یاخود بە شێوەی میسکردن لە جەستە ون دەکاتن. بۆ قەرەبۆکردنی ئەو ڕێژەی شلەیە کە لە جەستە ون دەبێتن بەهۆی ئەو هۆکارانی کە باسمان کرد ئارەقەکردن میسکردن و یاخود بە هەڵم بوون پێویستە ڕێژەیەکی دیاریکراویش کە دیاریکراوە بە 2.5 تا 3 لیتر لە ئاو بۆ ئەوەی قەرەبووی ئەو شلەون بۆ بکرێتەوە. بەڵێ کاک دکتۆر شتێکەیە پێی دەوترێت جەڵدەی گەرما ئەمە لە چه حاڵەتێکدا ڕوودەدات باز لەوە دەکرێت کە پلەی گەرمی ینی خوێن بە تایبەت بگاتە 40 پلەی سیلیزی بە جۆرە جۆرەکان ئەم جەڵدەی گەرمایە ڕوودەدات بۆ مەترسیەکانی چین لەسەر جەستە. هەروەک باسمان کرد بەرزبوونەوەی پلەی گەرمی دەوروبەر کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر ناوەی جەستە هەرچەندە پلەی گەرمی جەستە بە جێگیری دەمێنێتەوە بەڵام کۆمەڵێک مێکانیزم هەیە لە ناو جەستە کار دەکاتن واتە جەستە هیلاک دەبێتن تاوەکو بتوانیت ئەو پلەی گەرمیەی ناو جەستە بە شێوەیەکی جێگیر بهێڵێتەوە. کاتێک کە پلەی گەرمی جەستە بەرز دەبێتەوە ئەگەر ئەو کەسە بۆ نمونە لەبەر تیشتی هەتاو کار دەکاتن ئەو زەبەهۆی هەر هۆکارێک بێتن چالاچیە ئیشی ڕۆژانەیە وەرزشکردنە ئەو وا دەکاتن شلەیەکی زۆر لە جەستە بەرز بێتەوە هەروەکو باسمان کرد خوێنی جەستە چڕ دەکاتەوە کە خوێنی جەستە چڕ بۆ ئەو کاتی خوێن بە شێوەیەکی گونجاو ناگاتە گشت خانە و شانەکانی لەش فەرمانی دڵ قورس دەکاتن فەرمانی گورچیلەکان قورس دەکاتن. هەروەها ئەگەر باسی دیوی دەرەوەی جەستەش بکەین کاتێکە بەرتیشتی خۆر دەکەوێتن پێست تووشی سوتانەوە دەبێتن کە پێست تووشی سوتانەوە بوو ئەمە سەرەتا ئەوە دەتوانین برین ئەگەر بۆ ماوەیەکی درێژخایەن لەبەر هەتاو بمێنێتەوە ئەگەر بۆ ماوەیەکی کەم یاخود دیاریکراو بوو ئەمە دیسان لێرەوە باسی دەکەم خوای گەورە هەندێک سەربازی دروست کردووە کە بۆ پاراستنی پێست و خانەکانی ژێرەوەی پێست کە دەنگکۆڵەیەکێ لە ناو پێستدا پێی دەگوترێت میلانین
دەنگکۆڵەی میلانی ناخود میلانی گرانیوس کە لە ڕێی خانەکانی میلانین دەردەدرێتن ئەو دەنگکۆڵانەوا دەکەن کاتێک کە کەسەکە لە بۆ ماوەیەک لەبەر تیشتی هەتاو دەمینێتەوە ئەو دەنگکۆڵانەوا دەکەن کە دەوری ناوچی خانەکانی ڕووکەشی پێز بدەن بۆ ئەوەی لە مەترسی شێرپەنجا لە مەترسی وشکبوون لە مەترسی تێکشکانی خانە و شانەکان بیان پارێزێتن. باسی ئەو دەنگکۆڵەیە بکەین ئەو کەسانی کە سپی پێستن یاخود ڕەش پێستن فەرقیان هەیە. ئەو کەسانی کە ڕەش پێستن دەنگکۆڵەی میلانینیان بەرزە واتە بەرگریان زیاترە لە بۆ مانەوەیان لەبەر تیشتی هەتا و تیشتی خۆر. بەڵام ئەو کەسانی کە سپی پێستن کەمتر بەرگەی تیشتی خۆر دەگرن. هۆکارەکەشی یاخود تابری یەک لە هۆکارە سەرەکیەکانی بریتە لە نەبوونی یاخود کەمبوونی ئەو دەنگکۆڵانەیە کە پێدەگوترێت دەنگکۆڵەی میلانین. کاکتۆر حاڵەتێکمان هەیە کە بورانەوەیە هەندێک کەس ئەبورێنەوە کاتێک گەرمایەکی زۆر لیان ئەدا ئەمە هۆکاری چییە و چی فریاگوزاریکی سەرەتایی پێویستە لەو کاتەیە بۆ کەس ئەنجام بدرێ کە تووشی بورانەوە بێ؟ بەڵێ حالەتی بورانەوە یەکێکە لەو حالەتانەی کە بەهۆی تیشت خۆرەوە ڕوودەداتن ئەجاوەکو ئەوەی باسمان کرد ئەمە دوو حالەتمان هەبوو هەم بەهۆی تیشتی خۆر سوستاندن ئەوانەی کە زۆر لەبەر تیشتی هەتا دەمینێنەوە یاخود ئەوانەی کە لە شوێنی هەوا گۆرچەی نزم یاخود هەوا گۆرچەی خراپ کار دەکەن وەکو ژێر زەمینەکان یاخود سەردابەکان ئەو کەسانە لەبەرچی تووشی بورانەوە دەبن. باسمان کرد کە لەو شوێنانە کار دەکەن چ لەبەر تیشتی هەتاوی یاخود لە شوێنە سێبەرە گەرمەکان بیتن ڕێژەیەکی زۆر لە شلەی جەستەون دەکاتن. شلەی جەستەش کە پلەبەند کرایە بە وشکبوونەوە بابڵێ پلەبەند کرایە بە سووک مامناوان تند ئەوەی کە سووکە دەتوانین ١٠٢ شلەی جەستەون بکاتن تووشی حالەتی سووکبوون لە وشکبوونەوە دەبێتن. بەڵام ئەگەر گەیشتە ١٠٥ ونبوون لە شلەی جەستا ئەوە تووشی وشکبوونەوەی مامناوان دەبێتن. ئەو کەسانێک کە تووشی وشکبوونی تون دەبن ڕێژەی ونبوونی شلە لە جەستەیان زیاتر دەبێت لە ١٠ یاخود ١15 شلەی جەستەیە کە دەگاتە ئەو حالەتە ئەو کەسە لەبەر ئەوەی شلەیەکی زۆری لە جەستەون بووە سەرەتا تووشی ئازار دەبێتن ئازار لە ماسوولکەکان ئازار لە سەر یاخود ژانە سەر با بڵین تووشی سرە سووران دەبێتن. ئەو کەسە ئەگەر زوو فریای خۆی نەکەوێتن لەو شوێنەکەی خۆی نەگۆڕی نەچێتە شوێنێکی فێنێک یاخود سارد و یاخود هەوا فێنکەرەوەکان بەکارێنێتن تووشی بورانەوە دەبێتن. ئەو کەسێک کە تووشی بورانەوەش دەبێتن هۆکارەکەی ئەوەیە کە باسمان کرد یەکەمیان ونبوونی شلەیەکی زۆرە لە جەستە دووهەمیان کە گوتمان خوێن چڕ دەبێتەوە خوێن بە شێوەیەکی گونجاو ناگاتە هەموو ئەندامەکانی جەستا و بە تایبەتی لە هەمویان گرنگتر مێشک و گورچیلەیە. مێشک ئەگەر ڕێژەیەکی تەواو لە خوێنی نەگاتێ ئەو کەسە تووشی ژانەسەر سەرە سوورە و هەروەها تووشی لە هۆشخۆچوون یاخود بورانەوە دەبێتن. وەکو چارەسەری یاخود فریاگوزاری لە ئەو حالەتەش دەبێت ئەو کەسێک کە تووشی بورانەوە کە بووە بە خێرایی بگەیەنرێتە شوێنێکی فێنک هەوا گۆرچەی باش هەروەها دەتوانێت کەماداتی لە بۆ بکرێتن تەڕکردنی پەڕۆک بە ئاوی سارد دانانی ئەو پەڕۆکە یاخود کیسی بەفر هەیە لە بن باڵەکان لە نێوان ڕانەکان لە بەرچی لەو دوو شوێنەش زیاتر دادەندری یاخود لە پشتی مل لە بەرچی لەو شوێنانە دادەندێت چونکە ئەو شوێنانە ڕێژەیەکی زۆر لە بۆڕی خوێن یاخود مولیلەی خوێنی تێدایە بۆ ئەوەی بتوانێت ئەو خوێنی کە سووران دەکات یاخود دەسوڕێتەوە بتوانێت کە خێرا فێنک ببێتەوە هەروەها ئەو فێنچیەش بگەێنێتە ناو جەستە و کەسەکە لە مەترسی ڕزگار بکات. بەڵێ کاک دکتۆر سیستەمی گەرمی منداڵێکی ساوا یاخود کەسێکی بە ساڵاتچوو جیاوازی چییە لەگەڵ کەسێکی گەنجداوە ڕێخستەکەی چۆن چۆنیە؟ بڵێ ئەگەر باسی جیاوازی یاخود بەراوردی نێوان منداڵ کەسانی بەتەمەن و کەسانی برین پێگەیشت و کەسانی بەتەمەن پیرەکان بکەین سێ حالەتی جیاوازن. بۆ نمونە ئەگەر باسی منداڵ بکەین نزیکەی ١٧٥ تا ٨ جەستەی ئاوە
ڕاستە ڕێژەیەکی زۆر لە ئاو لە جەستە یاخود شلە لە جەستەی هەیە، بەڵام لەبەر ئەوەی منداڵ جوولەی زۆرە، لەبەر ئەوەی زیندە چالاکی زۆرە، لەبەر ئەوەی دەتوانین برین حالەتەکە یاخزاراوەکەی پێدەوتێت سێرفس ئێریا یاخود ڕووکەشی دیوی دەرەوەی پێستەی زۆرە لە بۆ ئارەقەکردن، بەهۆی ئەو حالەتانەوە کاریگەری خێراتر یاخود گەرمی کاریگەری خێراترە لەسەر منداڵەکە، هەرچەندە گوتمان شلەی جەستەشی زۆرە بەڵام ئارەقەکردنیشی زۆرە. ئەگەر باسی کەسانی بەتەمەن بکەین، دەتوانین برین کەسانی بەتەمەن ڕاستە جوولەیان کەمە بەڵام شلەی جەستەشیان کەمە، لێ ئەوانەش بە هەمان شێوە وەکو منداڵەکان کاریگەر دەبن. کەسانی پێگەیشتوو کە ڕێژەی شلە لە جەستەیان لە بینی پیاوان و ئافرەت ڕێژەی جیاوازیەکی کەم هەیە، لە 55 هەتاوەکو 6% جەستەیان ئاوە. بەنسبەت پیاوان و ئافرەتان دەتوان بریم جیاوازەکە هەیە بەڵام کەمە، پیاوان بەرگەیان زیاترە لەبەر هەتاو بۆمانەوە لەبەر هەتاوەخت یاخود کەمتر کاریگەر دەبن بە تیشتی خۆر و گەرمی وەک لە ئافرەتان. ئەمە شۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ یەکەم بوونی شلەیەکی زیاتر لە پیاوان هەرچەندە بڕەکەی کەمە، و هەروەها هۆکارێکی تریش کە سەرەکیە بریتە لە بوونی ڕێژەیەکی زۆر لە چەوریە شانە لە ئافرەتان، لێ بەرگەی گەرمی کەمتر دەگرن لە پیاوان. ئەگەر هەرسی حالەتەکە باز بکەین دەتوانین بڵین پیاوان و برین منداڵان و بەتەمەنەکان پیرەکان کەمتر بەرگەی گەرما و تیشخۆر دەگرن بە بەراورد لە پێگەیشتووەکان. بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر دلێر گەڵاڵەی پسپۆڕی کارەندامزانی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت بە هیواوی کە دووربوون لە گەرمە و خۆتان پارێزن لە مەرزەیە.